ڕاستە هەولێر گۆڕاوە پڕ بووە لە سیتی و لە بینا و لە باڵەخانەی بەرز بەڵام من لە ئێوە دەپرسم چەندی ئێوەی هەولێری سوودمەند بوونە لەو خێر و بێرەی ئەم شارە ئێوەی هەولێر چەندە سوودمەند بوون لە بینا بەرزەکان و لە سیتی و لە زەویەکانی گران بەهاکانی ئەم شارە دەوترێ هەولێر بووە بە دوبەی خێرە 1 کیلۆمەتر لە دەرەوەی هەولێر لە هەولێرە گران بەهاکەوە ئاوی خواردنەوە و خزمەتگوزاری نییە ئەمەیە بە دوبەی بوونی هەولێر ئێمە هاتووین بە ڕاشکاوەی بڵین دوبەی بۆ ئەوان چونکە هەولێرە ڕەسەنەکەهی ئێمەیە بە ڕاشکاوی دەڵێم ئێمەی هاوپەیمانی کوردستانم جارە بە یەکەوە هاتووین تاکو و خاوەنداری لە پایتەختەکەی خۆمان بکەین ئێمە هاتووین بە هەمان ڕۆحەوە بە هەمان ڕۆح و ورەوە خاوەنداری لە هەولێر بکەین و هەولێر بەگەڕێنینەوە بۆ هەولێریەکان هەموو شانازی پارتی لە هەولێر قوتکردنەوەی بینا و باڵەخانەی بەرزە وەک منەت بە خەڵکی هەولێری دەفرۆشنەوە دەڵێن هەولێریان کردووە بە دوبەی بەڵام ئەم بینا و باڵەخانە بەرزانە لەسەر حسابی گیرفانی میلە دروست کراون تەنها سێبەرەکەیان بەسەر ئەو گەڕەکە هەژار و برسیانەوەیە کە دانیشتوانەکەی پاری ئەوەیان نییە هەفتەی جارێک تەنکیەک ئاو بکڕن ئەو دوبەی ئەوان دەڵێن لە زستاندا گەڕەکەکانی دەبنە گۆمی ئاو لە ماڵەکانیشدا بەهۆی بێکارەبایی و نەبوونی سوتەمەنی لە سەرمادا هەڵدەرەرزن بە هاوی نیش تینوو دەکرێن و جگە لەوەش بەهۆی نەبوونی ئاو و ئاوەڕۆ بەشێک لە هاوڵاتیانی هەولێر بە بۆنی زێراب کاس بوون ڕۆژ لە دوای ڕۆژ کێشەی ئاوی هەولێر گەورەتر و فراوانتر دەبێت لە سەدا 40 دانیشتوانی پایتەختێک بە تەنکەر ئاوی خواردنەوەیان بۆ دابین دەکرێت سوکەتی با پیاوی ڕیشسپی و ژنانی ناڕازی دەکرێت و لەسەر کێشەی کەمی ئاو هاوڵاتیان دەکوژرێن و بریندار دەکرێن گوندی کۆریش کە بۆ کەم دەرامەتان دروست کرا ماوەی 8 ساڵە بە نیوەچڵی جێهێڵراوە بەڵام لا بەرامبەردا چەندین یەکەی نیشتەجێبوون دروست کراوە کە بۆ خەڵکە هەژارنشینەکە نیە و نرخەکەی بە ملیۆنان دۆلارە کێشەی کۆکردنەوەی زبڵ و خاشاگێکێکی دیکە لە کێشە گەورەکانی پایتەخت و لا چەنگەڕەنگێکی سنووری شارەوانی هەولێر هێشتا چارەسەر نەکراوە بەڵام ئەوان بۆ کڕینی دەنگچاویان لاوەدانکردنەوەی پارێزگاکانی باشووری عێراق و پارە ڕەوانەیە و ناوچانە دەکەن لە ژێر سێبەری دەسەڵات یەمنی پارتیدا خەڵکەکە و تەنانەت لایەنگرەکانیشیان هەست بە ئاسایش ناکەن ئەگەری زۆرە ڕۆژێک لە ڕۆژان لەسەر فولایی تێکی سەیارە لەلایەن کەسێکی دەستڕۆیشت و یان کوڕی بەرپرسێک بکوژرێن بۆ قۆناغی داهاتوو هاوپەیمانی کوردستان پەیامی ئەوەی هەیە دوبەی بۆ ئەوان و گەڕەکە هەژارنشینەکانی کووران و کەڵەکی یاسیناغا و تەیراوە و سەیداوە و سێتافان لە ناو بازاڕی شێخەڵا بۆ ئێمە و سەردەمی خزمەتگوزاری دەست پێ دەکاتەوە هەولێریەکان دەبنەوە بە خاوەنی هەولێر بەڕاشکاوی دەڵێم ئێمەی هاوپەیمانی کوردستانم جارە بە یەکەوە هاتووین تاکو و خاوەنداری لە پایتەختەکەی خۆمان بکەین هەر وەک چۆن ئەو کاتە هەمومان لە شۆڕشی نوێی پێکەوە بووین هەر وەک چۆن ئەو کاتەی مام جەلال و کاکەنەوە و کاک کۆسرەت و هەواڵ و هاوڕێ قارەمانەکانی تریان پێکەوە بوون هەر ئێمە بووین لە ڕۆژە ڕەشەکانی حکمی بەعسدا خاوەنداریمان لە هەولێر و هەولێریەکان دەکرد هەمووش باش دەزانن ئێمە چۆن و کەی هەولێرمان لێسێنرا